تەقینەوەیەک لە نێوم کارگێدا ڕوویداوە و لە ئێسادا هێزە ئەمنیەکان و سکیوریتی کارگەکە ڕێگەمان نادن بچنە نێو قاکەوە بەڵام بەپێی زانیارەکانی من کە لە بەڕێوبەری ناحی بازیان وەرم گرتووە چوار هاوڵاتی لە ڕووداوەکەدا بریندار بوون و هاوڵاتی گشتگیانی لەدەستداوە لێرە ئەم قەرباڵخی کە لە پشتی منەوە ژمارەیەک لە چالاکانی کۆمەڵی مەدەنی و نوێنەری ڕێکخراوەکانی ژینگە پارێزی ناوچەکەن کە لێرە گربوونەوە و هاتوون ئیدانەیە و ڕووداوە بکەن و دەیانەوێت لێرەوە پامی خۆیان بگەین بۆ سەلامەتی گیانی کرێکارەکانی تر دەچمە لای یەکێک لەو کەسانە کە دانیشتووی ناوچەکەی و هاتوۆتە بەردەم کارگەکە بۆ ناڕزایەتی دەربڕین دەمەوێت لە تۆ پرسم مامۆستا بەم شەوە بۆچی هاتوون بۆ ئێرە و ئەتانەوێت چی بگەێنن؟ سەرەتا بە خێرهاتنی بەڕێستانەکەین تاوان ئێمە بە بیستنی ئەو ڕووداوە کە لێ ڕوویدا لەم کارگا تەقینەوەیەک ڕوویداوە ئێمە تاوان معلوماتی وردمان نییە بە حەقەت چووکار ڕێگان پێ نەداویم بچینە ژوورەوە لە بازیانە زیاد لە 180 کارگەی گەورە بچووکی تایە و لە 130 پیشەسازی هەمووی عراق لە بازیانایە بڵین چەند جاری ئەم تەقینەوانە ڕوویاوە بەڵام ئەم جاریان قوربانی تایە و جارەکەی تیژ بڵین هەر برینار هەبوو قوربانی هەبوو بەڵام ئیترمە بڵین کارگەی ئاستنە بڵین موادی سکراب لە هەموو شوێنەکەوەکەنەوە تەقینەوەکان جارێت دەرنەکەوتۆ بڵین سەبەبی تەقینەوەکە چییە؟ ئەم ڕووداوانە زۆر ئاساییە کە ڕووبدا نەک جارێک و نەک دەیان جار بۆی هەیە ڕووبدا چونکە بەو شێوە ینی ئەم کارگانە بە ئارزوی خۆیان ئیژەکەن بەبێ ئەوەی کەوا لە ژێر فلتەری ژینگەیا بن لە ژێر چاودێریا بن بە هیچ شێوەیەک چونکە لێرە هیچ شتێکی لێ نییە حتا نوێنێرێکی ژینگەشی لە نێرە سنووری بازیان زۆر سپاس دیارە پەیتا ژمارە و چالاکە مەدەنی و خەڵکی ناوچەکە کە دەیانەوێت ناڕزایی دەربڕن ژمارەیان ڕوو لە زیادبوونەکە کە دێنە ئێرە و چەند ئۆتۆمبیلێکیش کە هاتوون بار بۆ کارگەکە بێن لە ئێستادا کارەکانیان ڕایگیراوە دەچمە لای یەکێکی تر کە لە چالاکانی ژینگەکە کەوتە بێژی ڕێکخراوەکانە دەمەوێت لەو پرسم پێشترەوە هۆشیاریتان داوە بەلایەنە پەیوەنددارەکان کە ڕەچاوی سەلامەتی گیانی کرێکارەکان بکەن. بەڵێ سەرتا بەخێرن سەرچاو ئێمە چەند جارێتر لە ڕێی جەناوی مدی ناحیەوە بە پێشنیاری بە سکاڵای ڕسمی ئاگادارمان کردوتەوە لە سەلامەتی ژیانی کرێکارەکان لە کارگەکانەوە سەلامەتی و ژینگە پارێزی خەڵکی بازیان 50-60 هزار نفوسی تیاژی بەڕاستی ئەمە کەم تەرخەمی لایەنی ژینگەی سلێمانی تایە و کاربەدەستانی حکوومەتیشی تایە. دیارە ئەمە یەکەمین حاڵەت نییە کە لە نێوەم کارگە ڕوویداوە لەوەی ڕابردوشدا چەند حاڵەتێکی تری تەقینەوە لەم کارگەی ڕوویداوە و بەهۆیەوە کرێکار و کارمەندانی کارگەکان گیانێن لەدەستدا و بریندار بوون من دەمویست ڕای بەرپرسانی کارگەکەش وەربگرن بەڵام ئەو کە بینرێ دەرگاکەیان داخستە و ڕێگەنادەن هیچ کام لە دەستگاکانی ڕاگەیاندن وەک پێویست ڕووماڵی ڕووداوەکە بکەن بابانە نوێرێن ئارتی ناحی بازیان.